ئەم کاتە بەشڕیان لەسەر لاینی جیۆپۆلیتیکی شەڕەکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە کورتی دەمەوێت هەندە قسەی جیاواز و گرنگ بکەم کە لە مێدیاکاندا زۆر بەرچاو ناکەی مەبەستم مێدیا سۆرانی زمانەکانە و ئەمە دەبەستینەوە بە شەڕی بێگومان بە شەڕی ئێستای نێوان ئیسرائیل و حزب الله ئیسرائیل و حەماس ئیسرائیل و ئێران و باس لە ڕۆلی تورکیا و ئێران دەکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئایندەدا. ئەمە زۆر گرنگە و من بە پێداگیریەوە باس لەوە دەکەم کە دەبێت کوردان لەمە تێبگەن. هەروەکو هەمووتان دەزانن لە سەردەمی دۆناڵد ترامپدا لە کۆتایی تەمەنی حکومڕانی دۆناڵد ترامپدا پەیمانێک بەناوی پەیمانی ئابراهام پەیمانی ئیبراهیمی سازکرا و ئەمەش ئاماژەیەکە بۆ تیۆلۆژیای یەهودیەکان و عەرەبەکان کە باوکێکی هاوبەشیان هەیە ناوی ئیبراهیمە و یانیش ئەبراهامە و تەماشاکەن فۆکوسی ئەو پەیمانە ئەو کاتەش هەمووی لەسەر ئێران بوو. بۆ ئێران ینی لەسەر دەریای سوور و دەریای عەدەن ینی حوسیەکان ینی یەمن ینی ئێران، لەسەر دەریای سوور ینی حەماس وانە و لەسەر دەریای سپی ناوەڕاست ئەگەر سووریا و لازەقیەکی بخینە سەر چونکە لەوێشەوە حیزب الله هەیە و لە لوبنانیش لە بەیروتش حیزب الله هەیە و کۆمەڵێک دەستگای ئەمنی گرنگ بە تایبەتیش فڕۆکەخانەی بەیروت کۆنتترۆل دەکاتن واتە لەسەر دەریای سپیشرا ئێران هەیە و ئێران خودی ئێران دەوڵەتی ئێرانیش لەسەر کەندا هێوانە کەواتە هەموو ڕێڕەوە سەرچیەکانی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاسیا و ئەوروپا بەیەکەوە دەبەستنەوە یان لەژێر کۆنتترۆلی ئێراندان و یانیش ئەگەر لەژێر کۆنتترۆلی سەدی ئێرانیشدان نەبن لەژێر هەڕەشەی ئێراندان ئێران هەر کاتێک بیهەوێ ئەتوانێت ئەو ڕێڕەوانە پەک بخا وەکو ئەوەی ئێستاکە لە دەریای عەدەن و دەریای سوورەوە دەکات و کردی و ئەمە بۆ هۆی گرانبوونی کەلوپەل و یانیش دواکەوتنی هاتنی کەلوپەل لە ئاسیاوە بۆ ئەوروپا و کاریگەری لەسەر پیشە ئەسازی دانا. ئیتر پەیمانی ئیبراهیمی مەبەستەکەی ئەوە بە تەنیا لایەنێک کە لەناو ئەو پەیمانەدا بەڕسمی جێگای نەدەگەن بەڵام کێشەیەکی لەگەڵ ئەو پەیمانە نەبووە و ئێستاش نییە سعودیا ئەویش سعودیا دەبێ بە شێوەیەکی تەدریجی پلەکانە بە پلەکانە لەگەڵ بابەتەکە بڕات چونکە سعودیا مێژوویەکی تایبەتی هەیە و خۆی بە نوێنەری وڵاتانی ئیسلامی سونە دەزانی خۆی بە نوێنەری قەزیەی فەڵەستینیش دەزانی و پێشتر چەندین بەڵێنی داوە بەبێ سازکردنی دەوڵەتی فەڵەستین بە هیچ شێوەیەک ڕۆژێک لە ڕۆژان تۆقا لەگەڵ ئیسرائیلیەکان ناکە هەتاوەکو ئێستاش لە پێش کامێرەدا نەیکردووە. بۆیە ئیتر لەژێر بێدەنگی سعودیادا لە ماوەی ئەو ساڵان نەداکە سێ سوار ڕۆژی دیکە دەبێتە ساڵێک شار هەیە لە ئەوە لە غەزە ئیتر ساڵێک تێپەڕ دەبێت بەسەر ئەو هەموو گرژی و ئالۆزیانە لە ماوەی ئەو ساڵەدا ئەو بێدەنگیەی سعودیا و ئیمارات و مسر لەوە سەرچاوە دەگرێت کە ئێران بەڕاستی هەڕەشەیەکی جیۆپۆلیتیکە. ئێمە بەتەنیا باسی هێزە پرۆکسیەکان ناکەین بەڵکو باس لەوە دەکەین کە لە ڕێگای هێزە پرۆکسیەکانەوە و خودی ئێرانە و ئەو پرۆکسیانەی کە بەشێکن لە ویلایەتی فەقی وەکو حیزب الله کە چۆن دەتوانن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕێڕەوە دەریاییەکان کۆنتترۆل بکەن. ئەو ڕێڕەوە دەریاییانە هاوڕیان زۆر گرنگە. یعنی تەماشاکەن من چەند جاری دیکەش باسم کردووە کە لە ئەنجامی شەڕی بیزەنت و ساسانیدا ئەو ڕێڕەوە بازرگانیە کە پێشتر هەبوو ئەو کاتە ڕێڕەی وشکانی بۆ دیارە ڕێوی دەریایی زۆر کەم بووە لەوێدا ئەو ڕێڕەوانە هەموو تێک دەچن چونکە شار بە تایبەتیشی شەڕی ئیمپراتۆریەکان کە زۆری خەیاند و ئیمپراتۆریەتێک بەسەر ئیمپراتۆریەتێکی دیکە سەرکەوتنێکی مطلقی بەدەست نهێنا حکوومەتی خۆی دروست نەکرد جگە لەوەی ڕێگاوبانەکان تێک دەچن ڕێگاوبانەکان پڕ دەبن لە چەتە و مافیا و ڕێگروانە چونکە برسیتی دروست دەبێت تاڵان دروست دەبێت و لە شوێنێکیدا چەتە و ڕێگری و مافیا لەسەر ڕێگاکان هەبن لەوێ چی پەکی دەکەوێت بازرگانی پەکی دەکەوێت. ئیتر ئەمە وای کرد کە لە دواییدا خەڵکەکە ناچار ببن ڕێگایەکی دەریایی بدۆزنەوە ڕێگای ئێستای هیندستان عەدەنیان دۆزیەوە ئەو ڕێگایان دۆزیەوە و لەوێدا ئیتر ئەو کەلوپەل و بازرگانیە لە ئاسیاوە هاتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەوێشەوە دەچوە ئەوروپا و ئەمە وای کرد ئاینێکی نوێ لە دایک ببێ یعنی ئەو ئاینەی ئیسلام کە لە دایک بوو هۆکارەکەی ئەوە بوو و بەهێزبوونی ئەو ئاینە هۆکارەکەی ئەوە هاتنە ئارای ئەو ئاینە پەیوەندی بە وەحی و مەحی و ئەو چیرۆک و حەکیاتانە نییە بەڵکو پەیوەندی بە بازرگانیەوە ئێستا کەش تەماشاکە لە ناوەندی لە خودی ئیسلامدا بۆ نمونە تەماشای ئیسلامی سیاسی بکە لە خودی ئیسلامی سیاسیدا بازرگانی
چقە بازرگانی ناوەندە بازرگانی ڕۆڵێکی گرنگ دەبینێت تەماشای تورکیای ئەردۆغانی بکە تەماشای ئیخوان مسلمین بکە ئێستا کە بانکیان هەنا حتا لە کوردستانی عراقدا مەسەن ئەتۆ بتەوێت لە کوردستانی عراقدا پارە قەرز بکەیت بانک پێت نادا بەڵام بڕۆ لای ڕێکخراوێکی سەر بە ئیخوان مسلمین پارەت پێدا دەفتەرێک دوو دەفتەر داوا بکە بۆ بازرگانی ئەویش پێت ئەڵێ وەکو بانقەکە چۆن بانقەکە ئەڵێ ئەوەندە پارەت دەدەمێ بەڵام دەبێت ئەوەندە فایزم بدەیت ینی ئەوەندە پارەی دێتە سەر ئەویش ئەڵێ ئەوەندە پارەی دێتە سەر بەڵام درۆیەکە فێڵەکە لەوە دەکا ئەڵێ دەیکەین بەخێر ناشکات بە خێریی حاڵیزی خۆیان پێداڵەمەند دەکەن ئەوە لەوە سەرچاوە دەگرێت با لە بابەتەکە دوور نەکەوینەوە کە بازرگانی لە ڕاستیدا ئیسلام دروست دەکاتن لەو سەردەمەدا و هەر بازرگانیشە ئیسلام بەهێز دەکات دەوڵەمەندی دەکات چونکە ئەمە دەبێتە هۆی دەوڵەمەندی هەر ئەمەشە دواییدا ئیسلام لاواز دەکات شەڕی ناوخۆیی دروست دەکات لەسەر غەنیمەت یعنی شیعە و سوننەی ئێستاش بەشێکە لەوە کە ئەو غەنیمەتە زۆرە چۆن دابش بکرێت چێ دابەشی بکە بەشی شێر بەرچێ بکەوێت ئەمە لەوێدا ڕۆلی بینی با بگەڕینەوە سەر جیۆپۆلیتیک لە ناوچەکەدا ئێستا کە ئێران لە ناوچەکەیە و ئەم شەڕە لە 7 ئۆکتۆبرەوە هەتاوەکو ئێستا من چەند جار هەتا ئەتوانم بڵێ من یەکەمین کەس بووم کاتێ حەماس هێرشی لە غەزە دەست پێ کرد بابەتەکەم بەوە بەستەوە بە جیۆپۆلیتیک بەستەوە بەوە بەستەوە کە لە دژی ئێران پەیمانێکێ بەناوی پەیمانی ئەبراهام پەیمانێکی دیکەی جی وڵاتانی جی 20 هەیە وڵاتە بەهێزەکانی جیهاندا لە بۆ ئەوەی کە ڕێڕەوێکی دەریایی نوێ دژ بە چین بکرێتەوە و ئەلتەرناتیفی چین بکرێتە هیند لە هیندستانەوە پیشەسازی بەرهەم بێنێت چونکە نفوسی زۆرە و لەسەر دەریایە و توانای تەکنۆلۆژی باشی هەیە هیند بکرێتە جێگەی چینەی ئێستا بگرێتەوە و لە ڕێگەی هیندا ئیتر دەواازەی بۆمبا عەدەن ئیمارات سعودیا و لەوێشەوە حیفا و هەتاوەکو پیری یۆنان بکرێتەوە دەواازەیەکی نوێ بکرێتەوە بۆ ئەوەی ئیتر جیهان پێویستی بە کاڵای چینی کەمتر هەبێت و لەوەدا ئێران نەبوو لەوەدا ئەوە هەڕەشەیەکە بۆ سەر رووسیا هەڕەشەیەکە بۆ سەرچین و لەو بینەدا ئیتر تەماشامان کرد چێ چ عاقڵمەندێک ئەمری بە حەماس کرد کە بە دەقەیەکدا 5,000 موشک فڕێ بدا و بە پەراشوتی بە ماتۆڕەوە هێرش بکەنە سەر ئیسرائیل نازانم بیتر ئایا ئەوان دەیانزانی لە پشت ئەوەدا 50,000 فلەستینی دەکوژرێ دوای ئەوە حسابی ئەویان کرده بوو تەواو تۆ 5,000 موشکت هاویشت بەڵام دوای ئەوە چی دەکەی حسابی ئەویان کرده بوو بەڕاستی نازانم چێ ئەو فەرمانەیدا بەڕاستی هەتاوەکو ئێستا لای هەموو جیهاندا جێگەی پرسیارە ئەمە ڕنگ بێ بزانین لە ئایندەدا ڕنگ بێ نەزانین بەڵام ئەوە لە کاتێکدا ڕوویدا کە ئەو بابەتانە هەبوو یەک پەیمانی ئابراهام هەبوو سعودیا خەریک بوو بکەوێتە ناوی و پەیمانەیەکی دیکە هەبوو بۆ سازکردنی کۆریدۆر و یانیش ڕێڕەوێکی دەریایی لە نێوان هیندستان و ئەوروپا دەکە ئێرانی ناڕەحەت دەکرد تورکیاشی ناڕەحەت دەکرد بێگومان بەڵام ئێران لە ناوچەکەدا لە ڕێگە هێزە پرۆکسیەکانی بەکاریگەرترە لە تورکیا ئێستا کە تەماشا دەکەین ئەو شەڕی ئێستا بەشی هەری زۆری پەیوەندی بۆ هەیە بەڕای من بەڵام لە ڕێگەی ئیسرائیلەوە ئەو شەڕ دەکرێت چونکە ئیسرائیل هێزی چەکوچی وڵاتانی ناتۆ و وڵاتە زلهێزەکانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەوان هەر کاتێک شتێکیان ویستە بێت لە ڕێگەی ئیسرائیل کردویانە بەخۆیان ڕاستە و ڕاست نایکن و ئەگەر بەخۆیان ڕاستە و ڕاست کردی بیانەوەی ئەمریکا کردی لە عراق لە کۆتاییدا هیچ سوودێکی لە بۆ ئەمریکا نابێت هیچ سوودێکی لە بۆ ئیسرائیل نابێت بەڵکو سوودی لە بۆ ئێران دەبێت هەروەکو لە عراق بینیمان دیسا دووبارەی دەکەمەوە لە ئەفغانستان بە هەمان شێوە بۆیە باشترین ڕێگا بە پێی ئەوانی تر ئیسرائیل بیکە ئەنجامی باشتر دی هەر کاتێک پێویست بە هێزی ڕەخ بۆ ئیسرائیل بەکاربێنن و ئێستا کەش پێویست بە هێزی ڕەخ ئیسرائیل بەکاردێنن و ئیسرائیل لەو ماوەیەدا ئیتر قاچەکانی ئێرانی لە دەرەوە شکاند قاچەکان حیزب الله حەماس من بەسمەم حوسیەکانە قاچەکانی شکاندن بە تەواوەتی نەشکاون بەڵام شکاندی ئێستا کە سڕە گەیشتۆتە سەر خودی ئێران ئایا ئێران لێرەدا دەکەوێتە ناو شەڕە گەورەکە یانی ئێستا کە شەڕ هەیە نەوەکو نییە بەڵام شەڕێکی درو درێژ شەڕێکی وەکو ئەوەی ئێستا رووسیا و ئۆکرانیا دەکەن شەڕێکی وا دەکا یاننا بێگومان ئێران ئەتوانی بیکە بەڵام تەماشا دەکەین لێرەدا حقیقەتێکی سیناریۆکی ئێران لە ناوچەکەدا وڵاتێکی بەتەنیایە نەوڵاتە ئیسلامیەکانی لەگەڵدانە نەوڵاتە عەرەبیەکانیش لەگەڵدانە بە تورکیا و بە ئەوانی دیکەشەوە و لە هەمان کاتدا تەماشا دەکەن ئیسرائیل وانە ئیسرائیل هەر کاتێک بیهەوێ چەندین کەشتی ئەمریکا لەمەوەی دوسێ ڕۆژە دەگەنە
کەندا و دەکەنە دەریای سپین ناوەڕاست دەکەنە دەریای سوور و بە تەواتی پشگیری لێ دەکەن هەر سەکێکی نوێی کاریگەری بوێ پێی ئەدەنوانە بەگشتی لە ڕووی دیپلۆماسی و سیاسی ئەگەر بەقەت ئەمریکاش نەبێ وڵاتانی ئەوروپا هەمویان ئیرلندا و ئیسپانیای لێ دەرخەی کێ هەیە یارمەتی ئیسرائیل نەدا کام دەوڵەت هەیە ئیتر ئەگەر کەفیەکی فەڵەستینیت لەسەر شان بێ لە جادەدا تەشقەڵات پێ نەکات و نەتگرن ئیتر بەڕاستی ڕەوشی ئیسرائیل و ئێران لەو بارەیە بە تەواتی جیاوازە بۆیە ئێران ناتوانێت شەڕێکی وا بکات لە کاتێکدا کە چین یارمەتی نادا پشگیری ناکە نە بە ئاشکرا نە بە نەهێنی نە بە دیپلۆماسی نە بە سیاسی و رووسیاش ئەگەر نیازی پشگیریشی هەبێ هەرچەندە پێم وانە نیازێکی وای هەبێ بەخۆی لە ڕەوشێکی دایەکە ناتوانێت سەری خۆی بخولێنی ئیتر بەو شێوێ ئێران پاشە کشێ دەکا و ئەو کولتورەی کە لە ناو ئێرانیەکان و لە ناو چینیەکانیشدا هەیە سەبری استراتیژی چاوەڕوانی استراتیژی ئەو چاوەڕوانیە گەشە پێدەدات و بۆ ئەوەی کە بڵێ وەکو جاران ئێمە وڵاتێکی چەند هەزار ساڵە دەوڵەتمان هەیە قەت نەڕووخاوین بە 1-2 ساڵ پاشە کشێ بکەین دوای ئەوە جارێکی تر قاچەکانمان لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست دەکەینەوە بنیاد دەنینەوە باشە تورکیا لە کوێی ئەو مەسەلەدایە یعنی لە تورکیادا پێش هەموو شتێک لەو 1-2 ڕۆژانە ئیتر شتێکی سەیر ڕوویدا لە پەرلەمانی تورکیادا ئەردۆغان قسەی کرد کاتێک قسەشی کرد ئیتر دەوڵەت باخچەری لیشی لەگەڵدا بوو ئیتر دەوڵەت باخچەری سەرەتا زۆر سەیر بوو جاری یەکەم ئەتوانم بڵێم تۆقەی لەگەڵ ئەندام پەرلەمانەکان و سەرۆکی فراکسیۆنەکان و بەرپرسیارانی دەم پارتی کرد ئەوە لە کاتێکدا هەر کەسێک پێشتر قسەیەکی باشی کرد بە دەربارەی دەم پارتی ئیتر ئەردۆغان پێی دەگوتن ئەردۆغان و دەوڵەت باخچەری بە تایبەتی پێیان دەگوتن دەمچی ئەتۆش بێ دەمچی ئیتر بەخۆشی دوێنێ و پێرێ بووە دەمچی و گوتارێکی بەو شێوەیەشیدا کاتێک داوای ئاشتی لە دەرەوە بکەین دەبێ ئاشتی لە ناو خۆشدا هەبێ و ئەردۆغانیش گوتارێکی نەرمی پێشکەش کرد ئەمە لەلایەکی دیکە وەکوتم ڕەوشی تورکیا زۆر زۆر ئالۆزە تورکیا یعنی لە زاری ئەردۆغانەوە ئەڵێ پێش 2 ڕۆژ گوتی ئیسرائیل نەوەک بەتەنیا هێرش دەکاتە سەر فەڵەستین و لوبنان بەڵکو هێرش دەکاتە سەر تورکیاش دەبێ یەکێتی ناوماڵی تورکیا بەهێز بکەین و خۆمان ئامادە بکەین ئەوەی ئەو قسەی لە کوێ هینا بەڕاستی ئینسان سەری لێ دەستۆڕێ وا دیارە خەڵکانێک هەن کە لەسەر بنەمای نەخوێندەواری و جەهالەتی سیاسی قسە دەکەن و باس لەوە دەکەن کە یەهودیەکان پێیان وایە دەبێ دەوڵەتێکیان هەبێ هەتاوەکو مسر بچێ و هەتاوەکو نیل و لە نیلەوە هەتاوەکو فرات و ئەم جۆرە شتانە ئەمە هەم لە ئەو تەوراتێک کە لە بابلدا نووسراوە من دوومەتەوە شتێکی بەو شێوەیە نیە بەڵکو شتێک هەیە کە ئەو نەتەوانەی لەو ناوچەیەدا دەژین باسی هەمیان دەکا بێگومان ئەوانە هەمویان نەوەی ئیبراهیمن باس لە شتێکی وا دەکرێت لە هەمان کاتدا ئەگەر تەماشای ئایدۆلۆژیای دەوڵەتی ئیسرائیل بکەین ئایدۆلۆژیای دەوڵەتی ئیسرائیل بە هیچ شێوەیەک هەتاوەکو ئێستا باسی لە دەوڵەتێکی وا نەکردو باس لە دەوڵەتێک دەکا لەسەر خاکی ئێستای فەڵەستین دەوڵەتێک لە بۆ جوولەکەکان لە بۆ ئیسرائیلەکان ئەمە ڕاستێکیە نەوەک زیاتر تەنانەت لە ساڵی 1979 لە پەیمانی ئاشتی نێوان مسر و ئیسرائیل دایتر ئیسرائیل ناوچەی سینا دوورگەی سینەی چۆڵ کرد و بەجێ هێشت لە بۆ مسر کە ئەمە شوێنێکی زۆر زۆر مقدسیش بە لە بۆ یەهودیەکان ئیتر ئەو قسانەی لەکوێ هینا ئەردۆغان بەڕاستی جێگای سەرنجە من لە بەرنامەکەی دوێنێشدا باسم کرد ینی ئەمە مەترسیەکە لەوەی کە لە ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هیچ شوێنێک لە بۆ تورکیا دیاری ناکرێ بە تەنیا شوێنەکە لە بۆ ئیسرائیل و عەرەب و ئێران دیاری دەکرێت واتە پەیمانی ئەبراهام جێبەجێ دەکرێت ئیسرائیل و عەرەب و لە هەمان کاتیشدا لە بەرامبەر ئەوە دەبێ هاوسەنگێک هەبێ هاوسەنگێک دانێت جیهان وایە ئەمریکاش وایە ینی ئیسرائیل بە تەنیا بەجێ نایڵێ هاوسەنگێک دانێ بۆی هاوسەنگی بکە ئەویش ئێرانە بەڵام دەبێ ئەو ئێرانە تا ڕادەیەک ئاشتی خواز بێت تا ڕادەیەک سڤیل بێت تا ڕادەیەک مەدنی بێ وە بەو شێوەیە هەڕەشە نەبێ بەسەر ئاسایشی نێودەوڵەتی و کە ئیسرائیلش بەشێکەوێ ئایا تورکیا لەمەدا نیگەرانەکە جێگای نابێتەوە ویانیش لەمە نیگەرانەکە ئەگەر بێت و اتفاقی ئەبراهام ئیبراهیمی جێبەجێ بکە دیسا لەوێشدا جێگەی نابێتەوە بەڕاستی ئەمەیان جارێ نازانین بەڵام لە تورکیادا زۆر زۆر ئاڵۆزی هەیە لە کاتێکدا ئاڵێ خۆمان ئامادە بکەین لە بەرامبەر ئیسرائیل هەتا لە هەمان کاتدا پێی وایە ئەزەربایجان وڵاتی برایە دوو دەوڵەت و یەک نەتەوە بەڵام ئەو ئەزەربایجانە برایەی ئەردۆغان ڕۆژانە لە ڕێگەی تورکیاوە نەوت دەنێری لە بۆ ئیسرائیل هەموو مادە سەرەکیەکانی
کیمیاوی لە ئەزەربایجانەوە لە بۆ ئیسرائیل دەچن و توغاز لە ئەزەربایجانەوە لە بۆ ئیسرائیل دەچێت ئەوە لەلایەکدانێک کە تورکیا بەخۆشی هەتاوەکو ئێستا بازرگانی ئاسن بەردەوام دەکات لەگەڵ ئیسرائیل کە ئیسرائیل ئەو ئاستە دەکاتە بۆمب و بەسەر سەری مسلماناندا دەیتەقینیتەوە. ئایا ئەمە ئەو ئاڵۆزیەی دەوڵەتی تورکیا لەکوێدایە ئیتر ئەگەر نمونەی ئەو نمونەی تۆقەکردنەی دەوڵەت باخچەریشی بخینە سەر لێرەدا دەبینێن تورکیاش حەز بە تەنیایی دەکات وەکو ئێران حەز بە تەنیایەکی زۆر دەکات و تەماشا دەکەین لەو ماوەیەدا بەڕاستی پۆپیلاریتەی ئەردۆغان و دەوڵەتی تورکیا زۆر لاواز بوو کە پێشتر بە سەختەکاری ئیسلامی سیاسی درۆ دەرەسەی پشتگیریکردن لە ئیخوان مسلمین درۆ دەرەسەی پشتگیریکردن لە بەهاری عەرەبی درۆ دەرەسەی ڕوخاندنی ڕژێمی عەلەوی سووری درۆ دەرەسەی حەماس و فەڵەستین و ئەم جۆرە شتانە هەتا وای لێ هاتبوو هەتا ساڵێکیش پێش ئێستا کە منداڵێک لەناو مسلمانەکان ئەو منداڵێک کە لەناو مسلمانەکان لەدایک دەبوون زۆربیان ناویان دەکرا تەیب وەکو ئاماژەیەک بۆ ڕەجەب تەیب ئەردۆغان ناوی تەیبیان ناوی ئەردۆغانیان لێ دەنرا مەبەستمان عەرەبە مسلمانەکانە بەڵام ئێستا کە ئەمە نەماوە لە ناو بازاری عەرەبیدایی تر بەڕاستی ئەردۆغان ڕیسوا بۆ چونکە هیچ شتێک لە بۆ فەڵەستین ناکا ئەوەی دەیکا ئێرانە و ئەوەی پێشتر دەیگوت دژی ئیسلامە ئێران دژی ئیسلامە هەر ئەردۆغان بوو بەڵام ئێستا ئەوەی دەکە ئێران و قاچەکانیەتی مەبەستێکی سیاسی لە پشتە بێگومان مەبەستێکی سیاسی لە پشتە هیچ شتێک بەبێ مەبەستی سیاسی نابێت بەڵام ئێران دەیکا تورکیا نایکا و ئەمە بەڕاستی ڕۆلی تورکیای هەم لە ناو جیهانی عەرەبیدا هەم لە ڕووی جیۆپۆلیتیکدا ئەگەر بێت و مەسەلەی قەیرانی موشکی S400 و F35 و ئەمانەشی بخینە سەر تەماشا دەکەین دەوڵەتی تورکیا هەم لەناوە خۆدا هەم لە دەرەوە زۆر لاواز بووە و ناتوانێت بە هیچ شێوەیەک ڕۆلی هەبێ لە مەسەلەی دروستکردنی یاریدا پێشتر ڕۆلی هەبوو لە تێکدانی یاریدا بەڵام ئەو ماوەیە تەماشا بکەین ئەگەر تەماشای ڕۆژ ئاوا بکەین ڕۆلی نەماوە لە تێکدانی یاریەکانیشدا بەو شێوەیە ئیتر ئەمەش نەماوە لە تەسلیمی مەسر بوو لە مەسلەی لیبیادا لە مەسلەی جەمال کاشقچیدا تەسلیمی ئیمارات و سعودیا بوو ئیتر ئێستاکە تەقلە لێدا لە بۆ ئەوەی لەگەڵ بەشار ئەسەد ئاشت بێتەوە بەڵام بەشار ئەسەد خۆی لێ گران دەکا ئیتر لە ناوخۆشدا ڕەوشێکی بە هەمان شێوەی هەیە کە ڕەوشی ئابوووریە زۆر خراپە ئیتر ئەمانە ڕنگ بێ وایان کردبێ کە تورکیا ناچار ببێ ئەو تۆقەیە لەگەڵ دەم پارتی بکە بێگومان ئەوە واتای ئەوە نییە کە پرۆسەیەکی ئاشتی دەست پێ دەکاتەوە بەو شێوەیە نەخێر چۆن باسمان کرد باسمان لە سەبری استراتیژی کرد ئێران ئەگەر لە دەستی بێ واز لەو تاقما پرۆکسی خۆی ناهێنی بەڵام ئەکرێ ماوەیەک پاشەکشە بکە تورکیاش بە هەمان شێوەیە تورکیاش وازی لە عەقڵێتی خۆی نەهێناوە چونکە ئێستا بمانەوە نەمانەوێت دەوڵەتی تورکیا لە ڕووی بیرۆکراسی لە ڕووی عەسکەریەوە لە ڕووی ئیستیخباراتیەوە زیاتر لە دەستی ئاک پارتی و دەوڵەت باخچەریدایە ئەوە حەقیقەتەکە دەوڵەتێکی سەربەخۆ و نێوترالمان نییە ئێستاکە لە بۆ هەندێک من باوەڕ ناکەم شتێکی وا هەبێ بەڵام ئەوە بەتەنیا مەترسیەکە ئاماژەیەکە لە بۆ ترسی تورکیا ئیتر تورکیا سەری لە شێوەوە ناتوانێت سیاست دروستکەوە لە ناوە خۆشدا بەڕاستی ئەترسێ بەڵام لاینێکی دیکەی ئەو جیۆپۆلیتیکە زۆر گرنگە وەکو باسم کرد ئەگەری زۆرە تورکیا ببێتە بەشێک لە یاری کراوانی جیۆپۆلیتیک لە ئایندەدا لە ڕۆژهات ببورن گوتم تورکیا ئێران ڕنگ ببێتە یاریکەرێک ڕۆلی پێ بدرێت لە جیۆپۆلیتیکی ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهاندا بۆیە کوردەکان خەتە خەڵکی دیموکراتیانی ئەوانەی دژمنی ئێران لە ڕووی فکری و لە ڕووی سیاسی و لە ڕووی کولتوری ئەمە بەستن دژمنی کۆماری ئیسلامی ئێرانن دەبێ حسابێکی عاقلانە لە بۆ ئەوە بکەن یعنی ئەو عقلیەتە ئەو شەبقەیەی کوردایەتی موکریانی بەڕاستی دەبێت فڕێ بدەن یعنی ئێستا تەماشا دەکەین خەڵکانێکی ڕۆشنبیریشمان هەیە کتاب دەخوێنەوە حتا لە ڕووی سیاسیەوە ناکۆچیشیان هەیە لەگەڵ کوردایەتی موکریانی مەسەڵەن تەماشا دەکەین ئەو ڕۆژێک کە ئێران موشکی بالستیکی فڕێدانە تەل ئەڤیڤ کە هەموو دنیا بینی سەتەلایتەکان گواستیانەوە کە لە سەدا 90 موشەکەکان ئامانجەکانیان پێکێنا کەسی کوش کەسی نەکوش ئەمە گرنگ نییە بەڵام ئیتر ئەو فڕۆکەخانە گەورانە ئەو فڕۆکەخانە سەربازیانە کە فڕۆکەی F35 تێدایە هەمووی تەفروتو ناکرد و
سیستمی بەرگری ئاسمانی ئیسرائیلی کردە پارچە پڕۆک و بێقیمەتی کرد ئەمە زۆر گرنگە لەو کاتدا تەماشا دەکەی هەندێک ڕووناکبیر کە پێشتر ئاوێکیان لەگەڵ کوردایەتی موکریانی خواردێتەوە ئەگەر چی ئێستا گلەیشیان لێ خۆیان بە جیاواز دەزان تەماشا دەکەن وێنە بڵاو دەکەنەوە لە بۆ مندێرن کە خامینەیی بە پێخواستی لەراو بازارەکانی تاران ڕادەکە کاریکاتۆرەیانی ئەو ڕادەکە خۆی دەشێتەوە بەڵام وانە خامینەی ئەوڕۆکە لە نوێژی جمعی تاراندا لە دەرەوە لەناو خەڵکدا نوێژی کرد و تەحەدای کرد یعنی ئەمە بەو شێوەیە قاچەکانی ئێران لە دەرەوە دەشکێنن ڕنگ بێ لە بۆ ئەوەی ئیسرائیل ئیماژی خۆی بەهێز بکاتەوە ئابڕووی خۆی بگەڕێنێتەوە ئابڕوو بۆ خۆ لە بەرامبەر ئەو هێڕشێکە دوسێ ڕۆژ پێش ئێستا ئێران کردی سەری سای وەڵام دانەوەیەک بدات لە ڕنگ بێ ئەو وەڵام دانەوێت توندیش بێ بەڵام ئامانج لەوەدا ئەوە نییە کە دەوڵەتی ئێران بڕوخێندرێ و ئەگەر ئێران چۆک دانەدا واز لە پرۆکسیەکانی نهێنی نەچێتە ناو ئیتیفاقێک و ئەگەر بەڕێوەبەرایەتی ئایندەی ئەمریکا چونکە نازانین لە ئەمریکا چ دێتە سەردەسەڵات بەڕاستی دۆناڵد ترامپ دێ ویانیش هاریس دێ ئەگەر کەسێکی وەکو دۆناڵد ترامپ نەوێ سەردەسەڵات ئەوە بە گریمانەی زۆر ئێران پێم وایە ئیتیفاقی دەکات لەگەڵ ئەمریکا لە بۆ هەندێک دەبێت دەرگاکان بەکراوەی بەجێ بێ هەڵدرێ حسابێک لە بۆ ئێران بکرێت ئێران وەکو تورکیا نیە تورکیا ئێستا پەیوەندی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان نییە دێتە هەولێر لە هەولێر جوێن بە سلێمانیەدا دەچێتەوە جوێن بە سلێمانیە دەگەڕێتەوە جوێن بە سلێمانی ئەدا بەرلەوەی بگاتە هەولێر ناچار دەکات کە قەڵا بڕازێنەوە بە ئاڵای تورکیا بەو شێوە پەیوەندی لەگەڵ زۆربەی زۆری حیزبەکان زۆر خراپە بەڵام تەماشای وڵاتێکی وەکو ئێران دەکەی لەگەڵ یەکێتی کۆ دەبێتەوە دێتە سلێمانی دێتە هەولێر لەگەڵ پارتی کۆ دەبێتەوە لەگەڵ پەکەکە پەیوەندی زۆر خۆشی هەیە ئەمە ئاشکرایە لەگەڵ هێزەکانی سووریا دیموکراتیش تێکیشدا ئەگەر چی هەندێک ناکۆچیان هەیە لە دێرە زۆر و ئانە بەڵام لەگەڵ ئەوانیش پەیوەندیشی زۆر باشیان هەیە خۆشیان هەیە وەلا هەمووی گرنگتر ئێرانە بڕیار دەدا هەڵبژاردن بکرێ یان نا هەڵبژاردننی هەرێمی کوردستانی عراقدا لە نێوان یەکێتی و پارتی هەر ئێرانیشە بڕیار دەداتن کە نێچیروان باوڵە و بخچەکانی کۆبکاتەوە بچێتەوە تاران هەر ئێرانیشە دیسان وەکو باوکێک بە نێچیروان بارزانانی ئاڵێ کۆرە بە کوردی قسە بکە بە کوردی لە کاتی دیدارەکاندا لەگەڵ مەسعود پزیسکیاندا لە بۆ هەندێک ئێران ئەو توانای هەیە لە ڕووی دیپلۆماسیەوە کە لەگەڵ هەمویان قسە بکە لەگەڵ هەمویان ئێستاکە پەیوەندێکی باشتریە بەڵام تورکیا نیەتی ئیسرائیلیش لە ڕووی جەستەیەوە لە ڕووی فیزیکەوە زۆر دوورە لە کوردستاندا سعودیە و ئەوانەش ئەگەرچی کاریگەریان دەبێت لە ئایندەدا لەسەر هەرێمی کوردستان و کوردەکانیشدا بەڵام ئەوانش لە ڕووی جەستەیەوە لە ڕووی فیزیکەوە پەیوەندیەکیان بە ئێمەوە دراوسێ هەر بە کاریگەرەکەی ئێمە کە ئەتوانین هاوسەنگی لە بەرامبەر تورکیا پێساز بکەین دیسان هەر ئێرانە دەبێت حیسابێک لە بۆ ئێران بکرێ ئەو قسە قۆڕانەی کوردایەتی دەبێ فڕێ بدرێن شەقەکانیان دەبێ فڕێ بدەن و بیسووتێنن بەڕاستی موشک نییە بۆی لەرە ئیتر هەر شتێک ئیسرائیل کردی چەپڕی بۆ لێ بدا ویانیش خەون و خەیاڵی کوردستانی عراق بەخۆیە ببینی کاکە کوردستانی عراق کاتێک 1991 راپەڕین کرا پێش راپەڕین ئەمریکا هەموو قەدەغێکی لەسەر ڕژێمی سەدام دانابوو کە نەتوانێت موشک فڕێ بداتە ئیسرائیل کە نەتوانێت فڕۆکەی شاڕکەر هەڵبستێنێ بەڵام بەشێکی هێشتەوە بۆ ناوخۆ مەبەستەکەی چی بۆ ناوخۆ ئەو بەشە هێشتە بۆ ئەوەی ئەگەر راپەڕینی کوردەکان بگاتە ئاستێک کە زمانی خۆیان درێژکەن و باسی سەربەخۆیی بکەن ئەو کاتە بۆ ئەوەی گلۆپی سەوز بۆ سەدام حوسێن هەڵ بکاتن و ئیتر کوردەکان سەرکوت بکە ویانی شیعەکان تەماشاکە لە دوای راپەڕینی 1991 بە 20 ڕۆژێکدا ئەو ئەمریکای گلۆپی سەوزی بۆ هەڵکرد و سەدام هەڵسایەوە وەکو جاران بەهێز ئیتر هاتەوە کوردستان تا شەقلاوە هات و ناوچەی شیعە حتا بەسرا و فاوی هەموو کۆنتڕۆل کرد بە هەزاران شیعی لە ژێرخانیەکاندا کوشت ئەوە لەبیر نەکەن ئەگەر هاتوو لەگەڵ ئێرانیشدا ئەمەکرا ئەو ها دەکرێت نەوەکو ئەوەی بڵێ ئێران بە تەواوەتی لاواز نەکان نەتوانێت فیشک لە بەرامبەر حیزبی دیموکرات و کۆمەڵە بتەقێنێ و کۆمەڵە حیزبی دیموکرات بتوانە بن بە کلاشینکۆڤ بچنە پیران شار و ورمێ و ئەوانە تەقە بکەن لە پایگاکاندا یعنی ئەگەر ئەمەش بکرێ ئەمە بە شێوەیەک لە شێوەکەم زۆر لاوازە زۆر بێچارە و بێکاری گەردەبێت دەبێت لە ئایندەدا بەڕاستی حیسابێکی گەورەتر لە بۆ ئێران بکرێت کە وەکو ئێستاکە دەیبینین و ئەو حیسابە ڕنگ بێ زۆر گۆڕانکاری بەسەر دانێ و سیاسەتیش نەتیجەی بیرکردنەوەیەکی ڕاسیۆناڵ و عاقلانەیە نەوەکو بیرکردنەوەیەکی عاتفیانە لەسەر بنەمای مەزهەب لەسەر بنەمای دین لەسەر بنەمای لەبەر ئەوەی من ڕقم لە ئێرانە
إسرائيل هرتشك بك من صبري لبولي أدم لبر أو من رقم لعربة أو درو دلسو سيناريو إسرائيل وكو أو دوينه قوايك تأزيديتشيان لدستي حماس وينش لدستي فلسطينيتشي عرب رزقار كردوا وقرانديتيان وبغدا بل أما راستا بلام أما يك سربازان إسرائيليين نيان كردوا أو كتسا پەیوەندی کرده دەوڵەمەندێکی ئیسرائیلی پەیوەندی پێوە کردووە ئەو دەوڵەمەندە جوولەکەیە کە کاری خێر نەک لە بۆ ئێزیدیەکان و کوردەکان دەکات کاری خێر لە بۆ عەرەبەکانی فەڵەستینی لە غەزە دەکات خواردن و نان و ئەوان نان و ئاوی ئەوان دابین دەکات هەموو ڕۆژێک ئیتر نێوانگیری ئەکات لە نێوان ئیسرائیل و ئەواندا بۆ ئەوەی کامیۆنەکان خواردن و پێداویستیەکان و نیدەرمان و شتیوا بگاتە ناو عەرەبە ئاوارەکانی غەزە ئیتر زانیاری وەرگرتەوە کە کچێکی وا هەیە و لەگەڵ کچەکە قسەیان کردو دەتەوێت بگەڕێەوە شنگال ئەوی قبولی کردو بەو شێوێ بووە مەسەلەکە بەڵام ئێستا کە تەماشا دەکەی ئەوانەی شەپقەی کوردایەتی و نەژاد پەرستیان فڕێنەداوە ئەوە دەکەنە بابەتێک لە بەرژەوەندی شەڕی تایبەتی ئیسرائیلدا کە بڵێن لێدە نەتەنیاهۆ لێدا فرق مەکە لە بینی منداڵ و ژن و کچ و هەرچی عەرەبە هەرچی مسلمانە هەرچی غەزاویە و فەڵەستینیە لێدە و بیکوژە ئەخر سیاست بەو شێوێن ناکرێت وانی سیاست وەکو ئەوەی پارتی ناکرێتن پارتی لە هەولێر پێش موشک بارانەکەی مانگی چوار ئەوەی سەرماڵی شێخ ئیتر پارتیەکان گاڵتەیان بەوانە دەکرد کە لە هەولێر خۆپیشاندانیان دەکرد لە دژی ئیسرائیلدا ئەچون گاڵتەیان پێ دەکرد و دەیانگوت ئۆتۆبیس ئامادەیە پاس ئامادەیە دەتەوێت بچێ غەزە شەڕ بکەیان نا وەکو گاڵتە جاریەک بێگومان ئەوانەی خۆپیشاندان دەکەن ئەو حرەکەتە ئیسلامیان هەمیان سەختەکارن شایانی ئەوەن گاڵتەیان پێ بکەی هەمویان درۆزنن سەختە چینە هەمویان وەکو ئەردۆغانی ئێستانە بەڵام ئەوە مانای ئەوە نییە تو لە بەرچاوی ئێراندا ئەو گاڵتە جاریە بکەیت ئێران ئەو کاتە موشکت لە بۆ دەنێری نێچیروانەکەت ناچار دەبێت جامتاکەی کۆ بکاتەوە بچێت لە قاپی تاران بدە و لە بۆ ئەوەش تەنازولاتی هەزاریەک تەنازولاتت پێ دەکا و هەڵبژاردنیشت ئەوڕۆ پێ دەکا ئەمە زۆر زۆر گرنگە ئینسان بیری لێ بکاتەوە لە سیاستدا سیاست لەسەر بنەمای نەژاد پەرستی و ڕق و قین و تائیفیەت نابێ یعنی ئێوە قەت دەرس وەرناگرن لە ئیسرائیل لە شەستەکاندا ئیسرائیلیەکانمان هێنە چی هەندرێن بەڵام لە 75دا کە لێمان قەومەکە کە ئاژبەتاڵ کرا ئیسرائیل چی کرد لە بۆ کورد هیچ کاتێک مەسعود بارزانی لە دوای ئاژبەتاڵ هەڵاتە ئەوروپا لە ساڵی 1970 کاتێک لە ئەوروپا مخابراتی عراقی بە دوای کەت لە ڤێنا تەقیان لێ کرد ئیسرائیل چی کرد بۆ ڕزگارکردنی ئەو هیچ چێ شتێکی کرد یاسر عەرەفات ئەو یاسر عەرەفاتە سەرۆکی بزوتنەوەی ڕزگاری خوازی فەڵەستینی هەر ساڵ لەگەڵ لوبنان لەگەڵ حکوومەتی لوبنان پەیوەندی کرد گوتی پاسەپۆرتێکی بدەنێ بە ڕزگاری ببێ بۆ ئەوەی بارزان تکرێتی نەیکوژێ و لەناو توورەگەی نەکەوە بیباتەوە بەغدا زۆر کەس لە ڕاوێژکارەکانی عەرەفات پێیان گوت بۆ ئاخر کاکە باوکی ئەوە پیاوی ئیسرائیلیەکانی هێناونەتە کوردستان لە ساڵی 60ەکاندا ئەویش گوتی باوکی و غەڵەتی کردووە ئیسرائیلیەکان هیچیان بۆ کورد نەکرد هیچ ناکەن بەڵام هەستی ئێمە و هەستی کوردەکان وەکو یەکن دەبێ ئێمە یارمەتیان بدەین نابێ ئێمە هەمان هەڵە بکەین کە باوکی ئەو کردوێتی هەڵەشی نەکرد بەڕاستی و لە دواییشدا حتا هەر ئەڵێن عەرەفەت پەیوەندی لەگەڵ ئێران کردووە کە یارمەتی بزوتنەوەی کورتی بدا بۆ ئەوەی بزوتنەوەی کوردی لە عێراقدا زیندوو بێتەوە بەکەکە کاتێ لە تورکیا لە ساڵی 80 ڕایکرد بە پێڵاوی دراو 150 کەس بوون نە پاریان هەبوو نە پولیان هەبوو نە پەیوەندیان هەبوو نە کوردیان دەزانی نە ناوچەکەیان دەزانی چونکە هەمیان لە شارە گەورەکان هاتن هیچیان نەدەزانی کۆمەڵی کوردی بە تورکراو ئیتر چوون لە دەشتی بیقاع هەر ئەو یاسر عەرەفات و فەڵەستینیەکان چەکیان پێدان جێگەیان پێدا خواردنیان پێدا پەروەردەیان پێدا هەر ئەو یاسر عەرەفات و فەڵەستینیەکان پەیوەندیان لەگەڵ حافز ئەسەدی باو کرد بۆ ئەوەی ڕێگا خۆش بکە بۆ ئەوەی کوردەکان بتوانن لە تورکیا خەباتی نەتەوەیی بکەن یعنی مەبەستم ئەوە نییە ئەوڕۆکە ئەتۆ شتێکی ناسیاسیە دژمنایەتی ئیسرائیل بکەی و پشتگیری لە حەماس و نازانم ئەمانە بکەی بە تایبەتی لە حەماس کە حرەکەتێکی گێرە شێوێنە کە حرەکەتێکە لە ساڵی 1995 چی کرد کە کاتێک کە فەناتیکێکی یەهودی ئیسحاق رابینی کوشت و ئیتفاقی ئۆسلۆ تێکچوو و حەماس ئەو کاتە چی کرد یعنی یەهودیەک ئەچێ سەرۆکی ئیسرائیل ئیسحاق رابین دەکوژێت کە ئیتفاقی لەگەڵ فەڵەستینیەکان کردووە هەموو شتێکی بڕاندۆتەوە پەیوەندیێکی زۆر خۆشیە لەگەڵی یاسر عەرەفات و ئیتر هەموو شتێک ئاسایی بووتەوە ئەچێ یەهودیەک ئەچێ یاکو یەهودیەکی مەذهبی دەیکوژێت لە هەمان کەدا حەماس دەکا عینی ڕۆژ دەچێت بە سەدان چالاکی ئەنجام دەدا بە سەدان پۆلیس و خەڵکی سڤیل و مەدەنی و مامۆستاژ دەکوژێتن دەگەی و ئەمە چی کرد ئەمە وای کرد حیزبی کرێکاران
هي اسحاق رابني زور لاواز ببيت الصلاه بزي بيت الصلاه شو بك حزبك بحزب حزبي ليكود حزب نتنياهو او نتنياهو او كانت هذا صلاه الصلاه نو ديبينز ها استوى زاري دوم مسلمينيتي نتنياهو او رونيرا صلاه الصلاه نتنياهو بزوتنوي اسلامي سياسي ڕێگای خۆشکرد نەتەنیاهو بێتە سەردە سەڵات نەتەنیاهو ئەوانیش ڕێگایان خۆشکرد حماس ئەمجارە زۆر بەهێز بێ بۆ ئەوەی یاسر عەرەفات ڕیسوا بکە بۆ ئەوەی بچووک بێتەوە و ڕیسواش بوو بچووکیش بوو دوایی نەخۆش بوو ئاخیزار نازانین ژەهر خواردن کرا یان بەهۆی نەخۆشیەکەی بوو مرد و حرەکەتی فەڵەستینی سیکولار کە هەموو دنیای لە پشت بوو ئیتر وەها بۆ حرەکەتێکی هیچ و پوچ لە ڕامەڵڵا گۆشەگیر کرا و ئەو حماسە دیسان لە 7 ئۆکتۆبر هەمان ئەو سیناریۆی دروست کرد بۆ ئەوەی بە نەتەنیاهو بڵێ سیناریۆکانی ساڵی 1995 تەواو نەبووە وەرە بکوژە فەرموو بکوژە ئیتر 500,000 کەسی کوشت و هەتاوەکو ئێستاش کوشت و کوشتار بەردەوامە ئێستاکە بەیروت واتە پاریسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەسووتێنرێ ئینسان دەبێت لەمانە بە باشی بیر بکاتەوە نەک لەسەر بنەمای نەخوێندەواری و جەهالەتی عاتیفی و مەزهەبی و کوردایەتی و لەو چوارچێوێژدا ئەڵێن دەبێت حیسابێک لە بۆ ئێرانی نوێژ بکرێتن ئیتر ئەو شەقەیە لە خۆتان لە سەرسەری خۆتان ئەو شەقەی کوردایەتی فڕێ بدەن ئەو لوشک و زڕتەکانەی کە کوردایەتی موکریانی فڕێ ئەدا کۆتایی پێبین کاکە پارتی لەگەڵ ئێران ڕێککەوتووە پارتی ئێوەی کردە ناسیۆنالیست و کورچی و دەوڵەتچی و ڕێفراندۆمچی و لوشک هاوێژ ئێستا کە پارتی بەخۆی وازی لێهێناوە ئێوەش ناچار دەبن وازی لێبێنن ئیتر تا بەرنامەی ئایندا کاتێک خۆش ڕێز و سڵاو و هیوا خۆشناو تکایە بەردەوام من لە ئابوونەکردن گلەیتان لێ دەکەم بەڕاستی ئابوونە بکەن و ئەم ڤیددیوانە شایر بکەم بڵایی بکەنەوە زۆر سوپاسدان دەکەم ڕێز و سڵاو کاتێک خۆش